بە ناونیشانی لە کەناری وشە و لە ئامێزی هەزدا خەونێک دەبێتە ڕاستی و وشە دەبێتە هەوێنی ژیانەوە لە کارگەی کللتوری شاری سلێمانی یەکەمین کارگەی شێعری کوردی بەڕێوەچوو. سۆران نەقشبەندی میوانە لە لامان کە بەڕێزیان ڕێکخەری کارگەی شێعری کوردیە. کاک سۆران زۆر بەخێربێن. زۆر سپاس دەکەم. سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس. کاتێک دەڵێن کارگا، مەبەستان دروستکردنی شاعیرە یان دەرخستنی توانا شێعریەکانیانە؟ دوای سڵاو ڕێز، خۆی لە ڕاستیە کاتێگەڵی کارگە لە عەرەبیە دوو وشە هەیە بە حکمی جۆرێک لە جۆرەکان دەوڵەمەندی زمانەکەی ئەوان هەم مەسنع هەیە هەم مەعمەل هەیە. ئێمە لە چوارچێوەی مەسنعەکەیە بیری لێ ناکەینەوە وەکو کارگە وەکو مەعمەلێک، یعنی هەروەکوی کە ناوی کارگەی کولتوریش هەیە لە چوارچێوەی کارگەی کولتوریە ئێمە کۆمەڵێک بەشی جیاجیا ئەکرێتەوە کە هەر یەکەیان کار لەسەر پەرەپێدان و باشترکردنی بوارێکی داهێنەرانەکە. لەم جارەیە ئێمە باسی بواری باڵێن نووسینی داهێنەرانە بە تایبەتی شعرەکەین. کارگاکە تایبەتە بە نەک دروستکردنی، خۆی لە ئەسڵە ئامانجەکە دروستکردنیەتی، بەڵام بۆ کارکردنە لەسەر شعر بە شێوەیەکی گشتی. خۆش بێ و سپاس بۆ ڕوونکردنەوەکات. بە چ شێوەیە کارگەی شعر دەتوانێت توانای گەنجان بگۆڕێت بۆ دەقێکی ئەدەبی بەهێز؟ خۆی کارگەکە ئەمان جێتی کە وەکو پردێکی پەیوەندی لە نێوان نەوەیەک با بڵێن لە توانای باشیان هەیە لە نووسینی ئەدەبیە و ئەو نەوەیەشی کە ئەیانەوێت ببن بە خاوەن توانایەکی ئەدەبی کار بکات، وەکو دوێنەش لە وتارەکەیە خاتون نەشمیل کە دامەزرێنەری و با بڵێن کارگەکەیە زۆر بە جوانی ڕوونی کردەوە کە ئامانجی ئەم کارگەیە ئەوەیە کە ئەم ئیشە بکات لە نێوان دوو نەوەی جیاوازە. ئامانجەکە ئەوەیە کە نەوەی داهاتوو باشتر و بەتواناتر و تۆکمەتر و پڕچەکتر بێ لە بواری ئەو مێتۆدۆلۆجی و زانست و زانیاریانەی کە پێویستە بۆ ڕەخنەکردن و هەڵۆشانەوەی دەقێکی ئەدەبی بۆ دروستکردنی دەقێکی بەهێز و باش. بە چ میکانیزمێک گەنجان هەڵدەبژێرن بۆ ئەم کارکردنەتان؟ خۆی با بڵێن میکانیزمەکان زۆرن، دانەودوان نییە. یەکێکیان ئەوەیە کە ئەو ئەدیبانەی کە لە نەوەی پێشترە کارەکانیان ئەدرێ بە کۆمەڵێک ڕەخنەگر و ئەم ڕەخنەگرانەیەن لە چوارچێوەی سیمینار و پرزنتیشن و وەرکشۆپە شیکاریەکی تەواو بۆ کارە ئەدەبیەکانەکەن. طبعاً لە کاتی شیکاریە هەم لایەنی پۆزتیڤ هەم لایەنی نێگەتیڤ ئەخرێتە بەرباس و لێکۆڵینەوە. ئەو کەسانەی کە لەویان لە ناو وەرکشۆپەکانە عادەتەن خۆی کلیمەی وەرکشۆپ یاخود وەرشەی کار ئەوەیە کە تۆ کۆمەڵێک هەڵە لە یاخود کەماسی لە کارێکە ئەدۆزیتەوە بۆی ئەو باسکردن لەو کەماسیانە بوو گەیەنێ بە کارێکی باشتر و ڕێکوپێکتر. بە دەنگەوە هاتنی گەنجان مەبەستمە بپرسم بزانم تا چەند لەگەڵ ئەم پرۆژەی ئێوە هاوڕا و کۆکن؟ وەڵی زۆر باشە، وەکو جەنابتانە بین لە دیمەنەکانیشا زۆر پێشوازێکی زۆر گەرمی لێکرا، هەم لە ئاستی دامەزراوە فەرهەنگی و کولتوریەکانە، هەم لە ئاستی پارێزگار جەنابی پارێزگار لەوێ بوو، کۆمەڵێک گەنجی زۆر زۆریش لێوێ بوون. خوازیاری ئەوەن کە
ئێمە ئەم کارە بەردەوامی هەبێت و بتوانن کە سوودی لێوەرگرن ئەویش بەوەی کە لە پلانایەکە لە داهاتووە لە ڕێگەی زانکۆ و پەیمانگاکان و هەروەها ئەو ناوەندانەی کە با بڵێن خوێنکار و فێرخوازی لێیە زانیاریان هەبێت کە شتێکی لەم بابەتە هەیە لە شاری سلێمانی بۆی کە بتوانن پەیوەندی بکەن و لە چوارچێوەی ئەو وەرکشۆپ و سێمینار و با بڵێن پلانە درێژخایانەی کە هەیەی کە با بڵێن دروستکردنی فستیڤالێکی گەنجانە و لە ناو فستیڤالەکەی کۆمەڵێک وەرکشۆپ و سێمینار و پرۆسی فێرکاری زۆر باشی تیا بێت چاپکراویان ئەبێت و زۆر شتی ترە کە ڕەنگە دوایی بینە سەرباسی. لەگەڵ ئەوەی شاری سلێمانی لە یونسکۆ بە شاری داهێنەرانی ئەدەبی ناسراوە بەڵام دیسان ئەپرسم بۆ سلێمانی. خۆی هەر وەڵامەکە ئەوەی جەنابەت باس کرد بەڕاستیەکەی ئەم ناوبانگە ئێستا هەیە. ئەمە لێپرسراوێتیەکی گەورەیە کە خۆشببختانە من دەستێکم تایە هەبووە لەگەڵ کاکە بابەکر و جەنابی پارێزگار و ئەو ئۆفیسەی کە لە پارێزگا دروستکراوە و زانکۆی ئەمریکی ئەمە پێویستی بە پاراستنە یعنی عادەتەن تۆ ئەمە شتێک نییە بۆ هەتا بێت ئەم ناوبانگە پێویستی بەوەیە کە بپارێزرێت لە چوارچێوەی ئەوەی کە شارەکە شاری شاعیرانە شاری یعنی دیقەت بە کەمترین شار هەیە لە دنیاە ئێمە هەم منیش و هەم خاتوو نەشمیلیش هەردووکمان لە دوو پرۆگرامی جیاوازە لە تۆڕی پەیوەندیەکانی شاری داهێنەرانی لە یونسکۆ کە بەردەوام ئەم شتە بەلایەنەوە زۆر سەرنجڕاکێشە کە شارەکە شەقامەکانی بە ناوی سیاسی و بە ناوی کەسانی ترەوە نەنراوە هەمووی شاعیرەکانن پیرەمێردە نالیە مەحویە مەولەویە یعنی ئەمە پێویستی بەوە هەیە کە ئەم پاشخانەی ئەوان دروستیان کردووە ئێمە ئەم شتە لە سەرشانی خۆمان هەست بە لێپرسراوێتیەکە بکەین و درێژە پێدەری ئەو پاشخانە فکری و هوەری و داهێنانە ئەدەبیە بین کە ئەوان کردویانە بۆی کە بیگەێنین بە ناوبانگی زیاتر چکەمە لێرەیان ناوەستێ بەڕاستیەکەی بۆیە یعنی بۆ وەڵامی پرسیارەکەت بۆ لە سلێمانی لە ڕاستیە بۆ ئەوەیە کە ئەم ناوبانگەی کە سلێمانی هەیەی وەکو شاری داهێنەرانی ئەدەبی بپارێزرێت چکە بەداخەوە ئێستا یەک دوو ساڵە ئەبینرێت کە چالاکی ئەدەبی و بە تایبەتی بواری شعر و نووسینی داهێنەرانە کەمتر بووەتەوە بۆ ئەوەیە کە ئەم ناوبانگە نەمرێ و بمێنێتەوە پێویستمان بە ئەوە هەیە کە جۆرەها چالاکی فەرهەنگی و ئەدەبی بەردەوامی هەبێت. دەستان خۆش بێ ئەگەر پەیامێک بۆ شاعیرانی نوێ یان شاعیرانی گەنج هەبێت چیان پێ دەڵێیت؟ وەڵا با لە شاعیرەکانی پێش ئەوانەوە دەست پێ بکەین ئەویش ئەوەیە کە بەڕاستی هەست بە و لێپرسایەتی بکەن کە شان بەنەبەر ئەو کارە لەگەڵمانە ئێمە دەردی دوێنەش من لە وتەکەی خۆماوتم ئێمە بەس تۆپەکەمان کڕیوە بۆ تیپەکە ئەبێ هەمومان بەیەکەوە دروستکەین بەڕاستیەکەی جا بۆیە لەم لاوە پێویستمان بە ئەو پاشخانە فکری و معریفیە و ئەزمونە فراوانەی ئەدیبانی کورد هەیە بە تایبەتی لە ناو شاری سلێمانی بۆ ئەوەی کە درێژە پێدەری ئەو با بڵێن توانایانە بن بگاتە دەستی نەوەی نوێ و نەوەی نوێژ بەڕاستیەکەی پێویستی بەوە هەیە گەنجی ئێمە لە کوڕان و لە کچانی ئێمە حەز و خولیایەکی زۆریان هەیە بۆ بواری ئەدەبی بە تایبەتی شعریش بۆ ئەوەی لەو با بڵێن لەو کارە ئاسانە دەربچێ کە هەموو کەسێک لە تەمەنێکی تایبەتە پەلاماری شعر و گۆرانیەیە بەڵام ئایا ئەم پەلامارە ئەگەر کەسێک بمێنێت لەگەڵ یا پەروەردەی کات و هاوکاری بێت و پاڵپشتی بێت ناتوانێت ببێتە داهێنەرێکی ئەدەبی لە داهاتووە کامە ئەگەرێکی زۆرە ئێمە ئەو داواکاریەمان هەیە کە زیاتر بێن بەدەم ئەم کارگەی شعرەوە بۆی کە بتوانین ببێت بە یەکێک لە ناوەندە فەرهەنگی و کولتوریەکانی تری شاری سلێمانی بۆ پەروەردەکردنی ئەدیبی باشتر لە داهاتووە. هیوادارین دەتانەوێ ئەم پرۆژەیە چی لە مێژووی ئەدەبیاتی کوردیدا جێبهێڵێت؟ بێگومان هەر کردەیەکی یا هەر ئاکتێکی کولتوری و فەرهەنگی لە شارەکەیە بۆ ئەوەیە کە بەڕاستیەکەی هەم مێژوو بۆ سەردەمی خۆی دروست بکات هەم مێژوو لە داهاتووە دروست بکات بۆیە کە بە خۆشحاڵیەوە دوێنێ جەنابی پارێزگار و ئۆفیسی یونسکۆ وەکو شاری داهێنەرانی ئەدەبی پاڵپشتی خۆیان بۆ پرۆژەکە دەربڕیوە و هەروەها داواشیان لە کەرتی تایبەت و لە ناوەندەکانی تری کولتوری و فەرهەنگی کردووە کە پێکەوە هاوکار بن بۆی کە ئەم مێژووە کە دروستەکرێ هەمویان یەکی پشکێکیان هەبێ لەوەی کە
شاری داهێنەرانی ئەدەبی بمێنێتەوە وەکو خۆی وە پەرەی پێ بدرێ و ڕەنگە لە داهاتووشە ئەمە ببێت بە با بڵێن بە فرسەتێکی باشتر بۆ هەموو ئێمە کە ئەم مێژووە دروستکراوە پەرەی زیاتری پێ بدرێ و هاوکاری بکرێ بۆ ئەوی کە لە داهاتووە ببێ بە ناوەندێکی فراوانتر کە سەرانسەری کوردستان بگرێتەوە. مەبەستم بوو پرسیارێ بکەم لە داهاتووە چ جۆرە پرۆژەیەکیان چی لێ چاوەڕوان دەکرێت ئەم پرۆژەیە؟ ئایا کتێبە یان پلاتفۆرمێکە یاخود فیستیڤالێکی شیعرە؟ بەڵێ ئەمە خۆی با بڵێن هەر کەسێک کە حەز و ئارەزووی هەبێ بۆ بەشداریکردن لە ناو کار و چالاکیەکانی کارگەی شێعرە لە چەند کەسێکا خۆی بینێتەوە. کەسێک کە خوێنەرە و ئەدەب دۆستە ئەتوانێت بەردەوام چالاکانە بەشداری بکات لە ناویە و ئەو کەسانەشی کە یانەوێ پەرە بە تواناکانی خۆیان بن. ینی خۆی لە ئەسڵا بەشێک لە حەزە داهێنەرەکەی تایە و ئەم ناوەندە ئەبێ بە بەشێک لە پەرەپێدانی تواناکانی ئەو لە داهاتووە لە چوارچێوەی فێستیڤاڵێکی تایبەت بە نەوەی گەنجان و خوێنکاران و ئەوانە کە تا ئێستا ئێمە بەداخەوە نیمانە و هەروەها چاپکردنی کتێب و لێکۆڵینەوە بە تایبەتی لێکۆڵینەوە و هەروەها گۆڤارێکیش کە بتوانێت کۆکەرەوەی ئەم لێکۆڵینەوەانە بێت کە ئەو کەسانە لەسەر هەم شعری کلاسیک، شعرینەوەی نوێ و شعری ساڵانی نەوەتەکان و ئێمە خۆتەزانی قۆناغگەلێکی زۆری بڕیوە ئەدەبی کوردی تاکەیشتووە بە ئەمڕۆ و کۆمەڵێک قوتابخانە و با بڵێن مەدرسەی زۆری بەخۆیەوە بینیوە ئەمانە کەمتر دەستیان لێدراوە کەمتر باسکراون بۆ ئەوی بێ بە با بڵێن بە پاشخانێکی باش بۆی لە کتێبخانەی کوردیە سەرچاوەیەکی زیاتر هەبێ بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێ پەرە بە توانە ئەدەبیەکانی خۆیان بن. ئەمانە هەمووی ئەچێتە چوارچێوەی ئەو ئامانجە درێژخایانانەی کە کارگەی شێعرەی بێت. کاک سۆران هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. سپاس بۆ جەنابەت. سپاس کە کۆمەڵێ کەس هەن لە شاری سلێمانیە خەمخۆری هونەر و ئەدەبی ئەم شارن. زۆر سپاس بۆ جەنابیشتان.